تا ئێستا زانیوتە دوورگەی کەڵەشێرەکان لەکوێیە؟ ئاسایە بە هەر شارێکی دنیادا بڕۆی لەسەر شەقامەکان سەگ و پشیلەی زۆر ببینی، بەڵام سیر ئەوەیە شارێکە بێت لە بری ئەوان هەموو شەقامەکان پڕ بێت لە کەڵەشێری بێخاوەن. جا کەڵەشێرەکان ئەوەندە لەگەڵ مرۆڤدا ڕاهاتوون نەدەترسن و نەدوور دەکەونەوە. بە هەر شەقامێکی ئەم ناوچانەدا دەڕۆی پڕێتی لە کەڵەشێر و مریشک و قەل و قاز و تاوس و حربە، بەڵام لە ناو هەموو ئەمانەدا کەڵەشێر لە هەمووی زیاتر سەرنجت ڕادەکێشێ. ئەمەش چیرۆکێکی سەیری لە پشتەوەیە. ئێرە زنجیرەیەک نیمچە درێژکۆڵەیە لە خواروی ویلایەتی فلۆریدای ئەمریکا. ڕێک لە خوار شارە بەناوبانگ و باڵکێشەکەی مەیامی، یەکێکە لە زیندووترین شارەکانی ئەمریکا و ئێستاش بەهۆی یانەکەی مێسیەوە ئەوەندەی تر بەناوبانگ بووە. ناوچەکە لە کیلارگۆ دەست پێ دەکا هەتا دەگاتە کیوێست. کامێرای 964 لە کوچە و کۆڵانەکانی ئەو زنجیرە ناوچەیە گەڕا و ئەم دیمەنانەی تۆمار کرد. ئەم ناوچانە زۆر لە کوباوە نزیکن. لە ساڵانی 60ەکانی سەدەی ڕابردوو بە هەزاران کەس لە خەڵکی کوبا وڵاتی خۆیان جێهێشت و لەو ناوچانەی خواروی ئەمریکا نیشتەجێ بوون. ئەمانە زۆریان حەز بە بەخێوکردنی پەلەوەر بوو، بە تایبەتی کەڵەشێری شەڕکەر. بۆیە لەگەڵ خۆیاندا سەدان کەڵەشێری شەڕکەریان بردەوە و مەرج و شەڕ و گرەوی کەڵەشێر بۆتە بەشێک لە ژیانی ڕۆژانەیان. نەک هەر ئەوە بگرە هەرچی جۆری تری پەلەوەرە لەگەڵ خۆیاندا بردویانە. ساڵ دێت و ساڵ دەڕوا، دەسەڵاتدارانی ئەو ناوچانە شەڕە کەڵەشێر و گرێ و لەسەریان قەدەغە دەکەن. خەڵکە کەش بە ناچاری هەمویان لە دەرەوەی ماڵەکان بەرەڵا دەکەن. بەجارێ بە هەزاران کەڵەشێر کەوتونەتە سەر شەقامەکان. قازەکانیش خۆیان بەشێک بوون لە سروشتی ئەم ناوچەیە. بۆ تاوسەکانیش ئەوە ڕێکخراوێکی نێودەوڵەتی بەر لە دەیان ساڵ هێناونی لێرە دایناون و هەر لێرەش زیادیان کردووە لە بەرەوەی سروشتی ناوچەکە لە بارە بۆیان. ئیتر ئەم پەلەوەرانە دەبنە بەشێک لە دیمەنی ناوچەکە و تا ئێستا ئاوها ماونەتەوە. با ئەوەشمان بیر نەچێ، ئەگەر دەپرسن ئەی حربا بۆ ئەوە وەڵامەکە ڕوونە. بەهۆی زۆری مریش هێلکەکەرەوە ڕێک شوێنەکە بۆیە بەهەشتی ئیگوانە و تیگۆ و هەردێن و هێلکە دەخۆن. وایان لێ هاتووە ئەوانی سڵ لە دانیشتوان و ڕێبواران ناکەنەوە.